بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان و ئازیزانی بینەرانی بەرنامەی گوڵستان لە کەناڵی ئەسمانی پەیام جارێکتر بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. ئەمڕۆ کۆتا ئەڵقەی بەرنامەی گوڵستانمانە بێت ئینشاء الله کە 30 ڕۆژێمە لە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویستین و بەڕاستی زۆر دڵخۆش بووین، هەم خۆم هەم ماوەسە سالار هەم ئەم برە ئازیز و خۆشەویستانەی کەناڵ و هەموو میوانە بەڕێزەکان کە بەڕاستی مانگێکی زۆر پڕمێهر و محەبەت و خۆشەویستیمان بردەسەر و ئێوارانێک کە لە نزیکی ئەو کاتەی کە بەربانگ ئەبێتە خۆشترین فێنکی بۆ دڵی ئیماندار و ڕۆژوان لەو کاتەیە ئێمە دوعاکان و کۆتایی بەرنامەکەمان پێشکەش بێەوە بە ڕێز و خۆشەویست کردووە. هیوادار ئینشاءالله ئەم 30 ڕۆژە و ئەمڕۆی 30 ڕەمەزان ببێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک و سەقامگیری و ئاشتی و محەبەت لە وڵاتەکەمان و کوردستانمان و هەروەها نەمانی ئەم شەڕە دژوار و زۆر قورسە لە ناوچەکەمانە و پاراستنی موسڵمانان لە هەر شوێنەکەن و لە ناوچوونی زاڵم و کافران یا رب العالمین. نازانم ئەم ئەخیرە چی بڵین ماوەسە سالار؟ سڵاوی خۆی لێبێ. سڵاو لێبێ یاشێکیان هەر بێوەی بن. طبعاً شتێکەیە لە میوانداریە، بەڵێ میوانێکی زۆر ئەزیزت هەیە، ئەگەر چەند ڕۆژێک لاتەمێنێتەوە دوایی کاڕوە زۆر پێی بێتاقە دەبی. ئەم مانگی ڕەمەزانش بۆ کەسی ئیماندار هەوان شێوەیە، بە تایبەت و من و جەنابەت لەگەڵ هاوکارانمان 30 ڕۆژ لە خزمەت قورانی پیرۆز، لە خزمەت ئەو چریکانی کە باز لە ئیمانەکەن. بەڕاستی دواتر کە ئیتر لە سبەینەوە ئێمە وردە وردە ئەم چەپکە گوڵانی کە چەند وەختە هۆنی ومانەتەوە پێویستی بەوەیە کە ئیتر بیدەینە بەریەخەی ئەخلاقیمان، بیدەینە بەریەخەی کار و کردە و تە و ڕەفتاری ڕۆژانەمان. 30 ڕۆژ ئێمە بە عەمەلی چوو بووینە ناو ئەو دەقانەی کە قورانی پیرۆز فەرموودە نازدارەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ میوانەکانمان شەن و کەومان کرد. ئیتر لێرە بەدواوە ڕەمەزان دەست پێکە، ئیتر لێرە بەدواوە پێویستە ئەو چەپکە گوڵانی لە گوڵستانە ئێمە هەموو ئێوارانێک چەپکە گوڵێکمان لێ دروستە کرد، ئیتر پێویستە ئەو چەپکە گوڵانە بکەینە کردار ڕنگدانەوەی ئاکار و ڕۆژمان بێ ئینشاءالله. شیان بەخوای گەورە یاشێکجان ئێمە شووە تەواوی بینەرانیش. یا شێخ سڵاوی کرد هەرەوە نەماوە منیش بڵێم سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت بەو هیوایی تەواوی مانگی ڕەمەزان میوانێکی هیچ نەبێ ڕەزا سووک بوو بین بۆی توانی بێتمان بەشێک لەو نێتایی کە خۆی گەورە بە نێتی پاک لی وەرگرتی بێتین، بەو نێتە پاکەی ویستومانە پەیامێکی و ئەگەر کەمیش بوو بێ ئەم ئیسلامە لە ڕێگەی بەرنامەی گوڵستان و لە شاشە جوانەکەی پەیامەوە بە ئێوەی خۆشەویستمان گەیان دەبێت. بەو هیوایی ئێمە دوعای خێرمان هەیە بۆ ئێوە، ئێوەش دوعای خێر بێبەشمان مەکەن من و یا شێخ و هاوکارانی تەواوی کەناڵی پەیامیش. یا شێخ گەنجێکی دیکە لەو گەنجانی کە هەموو ئێوارانێک لەگەڵمانابوون دەنخۆشێکی دیکە کاکە زانیارمان لەگەڵە کاکە زانیار عەبدوڕەحیم. کاکە زانیار عەزیەتمان داوی یەخوا بەخێر بێت چاوەکەمان کاتە دەین بە بەڕێزت فەرموون. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان.
الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان رب المشرقين ورب المغربين فبأي آلاء ربكما تكذبان مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان فبأي آلاء ربكما تكذبان يخرج منهما اللؤلؤ والمرجان فبأي آلاء ربكما تكذبان وله الجوار المنشآت في البحر كالأعلام فبأي آلاء ربكما تكذبان كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام فبأي آلاء ربكما تكذبان يسأله من في السماوات والأرض كل يوم هو في شأن فبأي آلاء ربكما تكذبان سنفرغ لكم أيها الثقلان فبأي آلاء ربكما تكذبان يا معشر الجن والإنس إن استطعتم أن تنفذوا من أقطار السماوات والأرض فانفذوا لا تنفذون إلا بسلطان
فبأي آلاء ربكما تكذبان يرسل عليكما شواظ من نار ونحاس فلا تنتصران فبأي آلاء ربكما تكذبان فإذا انشقت السماء فكانت وردة كالدهان فبأي آلاء ربكما تكذبان صدق الله العظيم. جزاك الله كاكزاني دنگنا رسيس وصفاس يا شيخ تورا كمان باز لا هداية استقامة كين طبعا بوي منو تو هيچی لەسەر نەڵێین کات بدەین بە میوانەکەمان بەڕێز قەڵەمێک کە زۆربەی تەمەنی بۆ خزمەتی هیدایەت سەرف کردووە بەڕێز ئەندازیار عوسمان فەرموون. السلام عليكم. ماشي برا عزيز. واصي بريس. يا خابي من سلساوكم خير من يا أخو. سلام عليكم يا الله. ما وصيان خير من يا أخو. خوش بنصباص. خير من يا أخو. أيوة شو. عزيت من ده. لخدمتنا. يا خابي. سلام. فرمي يا شيخ. نعم حد يومي. استغفر الله. ما وصيان يما لمانجي هدايتين لمانجي قرآنين. لا أبيت لتمني هدايتي شافين. ري هدايت شيء أمرجي بو ضروري إنسان بيعتبر شو خوش بختيك أبو إنسان كهدايات وربكي. بلى. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. السلام عليكم ورحمة الله. مسألة هدايات مسألة زور جرينجا كإما براستي أجر خوا بناسين أبي بزاني كجيان من مردن من رزق من ودعاء هدايات من هموشتك من لخواوي وأبي شفاء من هموشت دعوة لخواي جوربكين كهدايات من بات جا خوي أفرميت ك يكلا ناو بيروزا كان صفاتا كان الهادي هداية درا يا عبادي كلكم ضال إلا من هديت فاستهدوني أهديكم همو سرگردان أو نبي من هدايتي بم دعوة هدايات كان با هدايات تام بم خوي جورا اختياري يا وبم إنسانا وهديناه النجدين فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر والرئيس لم اختيارش أجريه كابرا كافرة أو كسا كافرة كفرة كتشي رزقي هريا مولاتي آيات بو ويكا عدالتي خوا دركه ودواي أوش لقيامتها پاداشتو والسزاكي ورقريت جاء تيجيشتن لما وأوش كا خواي قورة پیغمبران أنيري صلاة والسلام خوان لسربه ودوا پیغمبري صلاة والسلام خوان لسربه قرآني هناو أو پیامە گەورەکەیە پیامە ئەساسیەکەیە بەڵام چۆن لە مۆبایلە مەسج هەیە بەردەوام ڕۆژانە مەسج هەیە بۆ هەموو کەس ئێمە خۆمان وزەیەکەمان نوکە دەرزێکین لە چاو کەونە ینی هەرێک لە ئێمە یەکێکین لە 8 ملیار کەس ینی 8,000 ملیۆن کەس ئێمە ئەبێت چی بین بە نسبەت خواوە کە ئەفەرمێ ئەگەر ئەوەڵ تا ئاخرتان بە ئینس و جینەوە لەسەر دڵی باشترین کەس بێ کە دڵی محەممەد المستەفا هیچ لە مڵکی من زیان ناکە ئەگەر لە ئەوڵ تا ئاخرتان بە ئینس و جینەوە لەسەر دڵی خراپترین کەس بێ کە شەیتانە هیچ لە مڵکی من کەم ناکە لەبەرەوە ینی لەوێوە چی تێگەین گەورەی و عەزەمەتی خوا کە قیمەتی یاوە بەم ئینسانە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە سەرمەشقە و مامۆستای هەموو مرۆڤایەتیە کە باش لەمە تێگەشت بوو بەیانیان لە خەو هەڵەسایود سوپاس بۆ خوای کە ڕۆحی بۆ گێڕامەوە هەموو شێ ڕۆح دەرەچێ و بەیانیان خوا لە کاتی بەخەبەریە پێمانەدات و بە ئەمانەت بۆ ماوەی بەخەبەری سوپاس بۆ خوای ڕۆحی بۆ گێڕامەوە
وأذن لي بذكري إذني يوم يادي بكم يستكلم دنيا زور قورية أقر من بردوام يادي كم فرسيناك من خوشم بين مرزني هربي برجة السر هرمني خوش به بلام رنگتون نزیکترین کس خوشیش بی خوشی نه بلام خواهک بم گوریه افرمی يحبهم ويحبونه اما بإنساني ما بس اگر كفريش كا يعني ايوا كفرك او اختيار داوتي وازي لبينه بخرج جهنم وتاو كتينا ها او مسجانا كافرمي ولا يزال الذين كفروا تصيبهم بما صنعوا وهي كارو كردو انا قارعه الليدان يعني بردام لخوان ادين يا لدوروبر ودرو دراوسي بمردن بنخوشي بزر بحر شيء كافره بس خوا حزك لا ولا يرضى لعبادي الكفر حزناك عبد كاني كافرنا بن حزناك بان خات دوزخوا خوي قورا امنا ما بستيتي كسانك منافقا لضل رواني وبروكشيش خوان كردو بمسلمان خوي قورا حريتي اوتي لقيامتها دركي أسفل نار لقرآن فرمي جيغيانا لا كافر زور خرابترن أماش فرمي أولا يرون أنهم يفتنون في كل عام مرة أو مرتين ثم لا يتوبون أخباشا منه وتنابي نصالي يقدو جار تاقي كرنان بوان يرمو فتنيام بلكو توبة بكنو بغرينو بنا قرينو مثلا زماني بيغمرة صلى الله عليه وسلم لما كان منافق نبو كس بيستي بو نبو إنك بس لمدينة خەڵکانێکی زۆر منافق بە جۆرێک ئەو سوپای بڵێن جەنگی ئوحود 1000 کەس بوون 300 گەڕایە و لەعگەر عەبدوڵای کوڕی ئوبەی کوڕی سەلولە خوای گەورە ئەمەنە میهرەبانە پێغەمبەر صلی الله علیه وسلم ژناوەکانی بە کەس ناوتن بەس بە حوزەیفە نەبێ و دوای ئەوەش هەتا مەنعی نەکرا نوێژی لەسەرە کردن کە ئەمردن دوای ئەوە حەزی ئەکرد بگەڕێنەوە و زۆریشان گەڕانەوە حتا عەبدوڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول لە ئەسەرە مەرگە عەبدوڵای کوڕی نارد کە کراسەکەی پێغەمبەری باتێ بۆ بێنێ پێی کفن بکرێ ئەمە تەڕاجوعەکە هەرچی بێ کابرا لە قیممەی دژایەتیەوە یەتە سەر ئەمەش هەمووی کە ئەو مامەڵە جوانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵانە بۆ ئێمەش بە هەماشێ ئێمەی مسڵمانیش کەم و کورتیمانە بێ و بەرز و نزمیمانە بێ خوای گەورە بە نەخۆشی کە نەخۆشەکەن ئەڵێن تەهوڕن ئینشاءڵڵا بەشکم ئینشاءڵڵا پاگو بیتەوە یا دەرەجە بەرز بێتەوە ئیتر بەڵاو مصیبەت و حتا دەرکێکە پیاچێ ئەنجا ڕەمەزان مەسا بۆ ئەوەیە کە ئێمە بۆ خوایە و خۆی گەورە پاداشمانەیەتەوە و ڕاهێنانێکە و تەدریبێکە دوای ئەوە نوێژەکانمان ئەنجا دەستنوێژ ئەنجا عومرە ئەنجا حەج ئەمە هەمووی بۆ ئەوەیە ئێمەش کە مسڵمانین خوا دەستی لێ بەرنیاوین بەردەوام حەزەکە ئێمە داسڵەکەین و بگەڕێنەوە و هەموو جنودی خۆی گەورە هەموو جنودی خۆی مسەخەر کردووە بۆ ئەوەی ئەم ئینسانە ڕاست بێتەوە مەسەلەن وەکو عەرزم کردن مەسەلەی خەو ئاەتێکە لە ئاەتەکانی خوا چونکە کە باسی ئاسمانەکان و زەویەکە ومن ئاەتی مەنامکم بێ نووسن و خەوبینیش معجزەیە ئاەتە دەی سەیرەکەی ئەمەشی مسەخەر کردو بۆ هیچ بەرنامەیەکی تر ئەمە نییە کابرا خەو ببینە بڵێ ببە بە کابراکی علمانی یا ببێ بە شتێکی مەگەر لە شەیتانەوە ئەجینا خەوە ڕاستەکان هەمووی جاری وە هەیە بێتە مای وریابوونەوەی حتا ئەوانەی کە تۆزێ لە ڕێ لە ناوەیە حتا هەر باوەڕیان نییە زۆر لەوانە خۆ جەنابیشت خۆ زۆرە باس کردووە لە بەرنامەکانتە جەنابی مامۆستا ینی چیوا دەکات ینی مرۆڤێک لەو پەڕی بێ باوەڕیەوە ئەم ڕێگە ڕاستەی ئیسلام دۆزێتەوە ینی ئەمێ پرسیارەکە کورتتر بکەمەوە ئەو کلیلانە چین کە دەبنە هۆی کردنەوەی قوفڵی بێ باوەڕی ئەو کلیلانە لەسەر ئێمە ئیماندارن پیشانی کەسانی بێ باوەڕ بدەین یەخۆ نەخێر ئەوە خوای گەورەیە کلیلەکان یەک پیشانی ئەو کەسانادا بۆی ڕێگەی هیدایەت بگرن خوای گەورە خۆیەتی کە هیدایەتەیە عەرزم کردن کە اختیارێک و حڕێتێکیا بم ئیرادەیەکیاوتێ امتحانی ئیرادەکەیەکە ئەفەرمێ یا عەبدی قم بەس بتەوێ بیت یا عەبدی قم ئیلەی بەس بتەوێ بیت ئەمشی ئیلەیک منیم تۆ بستێوەرە من باڵێم تۆ بە پێوەرە من بەڕاکردنیم واللهی بیر لەما ئەەکەیتەوە یعنی ئینسان شەرمەزارە بێ یعنی ئێمە دایک و باوکمان هەیە کە دایک و باوکمان بێن مەسەلەن هەموو کەس ڕناکی بۆ دەرگای حەوشە یەتە ژوورەوە ئەوە چەند هەنگاوێکی تو دەستی ماچەکەی تو مەسەلەن لە لای سەرۆداین تو خزمەتیەکەی هەموو ئینسانین ئەمما خوایەک بەم عەزەمەتەوە کە ئەم
تیرەی کەون کە دۆزراوەوە تا ئێستا 1 ملیار ساڵی ڕووناکیە کاکاتە هەشت و لە 10 زەربی دا توان 23 ینی 23 سفری لە بەردەمادانی ئەمەغی کیلۆمەترە عەرشی خوا وەسع کورسیه السەماواتی وەڵات خوایەک بەم هەموو عەزەمەتەوە ئەفەرمێ بەس تۆ تەوێ هەستە منیم تۆ بە پێوەرە من بەڕاکردنیم ئەخر ینی ئەوەمان پێڵێ کە خوای گەورە چەند میهرەبانە حەزەکەم عەبدەی هیدایەت بە کە لە ئەزی تەوبەکە فەرمێ کەسێک وڵاخەکەی و یا حوشتەکەی و هەموو خواردنەکەی بڕوا لەی لە سەحرا و ئەم پاڵکەوێت بە چاوەڕێی مردن بێ و لە کاتی چاوە کاتەوە هاتۆتەوانە چەنی پێخۆشە خوای گەوراڵێ من لەوە زیاترم پێخۆشە جا ئەمە عزر و بیان و بۆ کەس ناهێڵێتەوە خوا بۆ هیدایەتمە چکە مشتێکەکان وڵێن قورآن تۆماری کردووە لەو شاء الله ما أشركنا ولا آباؤنا لای خواشە فەرمە مەتان لەکوێ هێنا تۆ چوزانی مەسە جەنابتی هیدایەت داوە ئەی بۆ من هیدایەت تۆ ئەتەوێ من نامەوێ کاتێکا لە هەمومان نزیکە ئەڵێ بەقەدەر ئەرز و ئاسمان ئەگەر گوناه بکەی بەستەوە بێ بکە لێت خۆشە نەکەوە گوناهەکانی شەموو بۆکەم بە چاکە بەڵێ ئەم معاملەیە ئەم مامەڵەی خوا بەڕاستی ئینسان شەرمەزارەکە بە شەرتی ئێمە هیچ نین ئەخر ئەگەر خۆی ئێمە شتێک بووینایە شتێکمان دەورێکمان ببووایە هیچمان ینی هیچ نین بەس خوایە کە خۆی ئەفەرمێ بە تەنها یادم کە بە تەنها یاد دەکەم لە ناو کۆمەڵێکە یادم کە لە مەلەی عەلایەت ئێستا ئێمە لەم مەجلیسە مبارەکە یادی خواکەین خوای گەورە لە مەلەی عەلایەتمانە ئێمە خوای گەورە خۆی ئەزانێت چی ڕەنگە مەخلوقاتی تری هەبێ لە ئەستێرەکانی تشتی تری هەبێ خوا ئەزانێت چی هەیە لە عالەمی ڕۆحانیە عالەمە خوا ئەزانێت چی هەیە ئێمە یەک چین من یادی بکەم بە تەنها ئەو یاد بکە فرمێسکی بێتە خوارەوە لە ترسی خوا بە تەنها بە ئاگری جەهەنەم ناچوتێنێ ڕزقیت ئاگای لێتە یعنی ئیتر لە گەورەی ئەم خوای تێگەیشتن لەمە بۆیە ئەساسی عەقیدەی ئێمە دینی ئێمە هەمووی بریتە لە ناسینی خۆ لەو تعلمونە ما عەلەم ئەگەرەوەی منەم زانی ئێوە تانزانی ڕەسوڵ الله فەرمێ تۆزێک پێکەنین و ئەگریان بۆ حاڵی خۆتان ئەتانای ئەو دەشت و کێوە خوای گەورە ئەفەرمێ من لە هەمووتان زیاتر خۆ ئەناسم لە هەمووتان زیاتر لێ ترسم ئێمە کە ناترسین ئێمە کە بێباکین هیوەی کە خوا ناناسین خوای گەورەش بەردەوام مەسجی تایبەتمان بۆ ئەنێرێ لە دەور و بەرمانە لە ئاەتەکانی لە شتەکانیە کە وریابینەوە کە باشتر بین کە تێشێک بۆ قیامەتمان بخەین و ئیتر نمونونەکان زۆرن لە نمونونەکانەوە تێگەی مەسە ئێمەزانین خوا ژیان و مردن بەدەستخوایە جەنابەت لە بواری طبی ئایشەکەی شتی وا ئەبینی ئەمە بە هەموو حسابێ بۆ بە مردان نابرێت کەچی کەسێکیشی چینی ئەڵا مردوتەوە ئەمە مەسەلەن لەوێ تێگەی کە ئەجل چیە و ئەمە مەسا ڕسق بەدەستخوایە سێرەکەی تووشی ڕستێگەبی بەبێ ئەوەی حساب بۆ کردبێ خوا لە شوێنێکەوە بۆ دەنێرێ خۆشت تەسەور ناکەی برادێکم هەیە الحەمدولله خوا هیدایەتیاوە وتی وەڵای کری دەمان قەرزار بوو خۆشم نازان برادرانم چۆن بۆیان نەموو وتی خێزام خەمی بوو ئەیوت چی بکەین وەڵا خوا ناردی بۆیان ناینەوە قەرزەکە نەجاتم بوو مەسەلە بە جۆرێک ینی ئەڵێ خۆم خەڵک یارمەتی ئاات خۆشی خێری لێکە ئەڵێ واللهی چی خێرێکم کردووە خوا چەند قات قسێتە جی ئەوەش کە یارمەتیمە واللهی دوای پێمەگاتە کە خوا چەند قات بۆ قسێتەوە جی ئەمە مەسەل لە ڕزقا لە هیدایەتیشە یعنی من لە کتێبەکانمان ڕەنگە 1000 نمونە زیاترم باس کرد بێت لەسەر مەسەلەی هیدایەت و هۆکاری هیدایەت و ئەم شتانە و بەردەوامیش لە فەیسبوک و ئەمانەوە بابەتی تازە بڵاوکەمەوە کە ئینسان سەرسام ئەبێ خوای گەورە چەند بە ڕەحمە چۆن ئاگای لە عەبدەکانێتی بەس داوا بکە هەموو دەرگاکانە لێ گیرابێ دەرگای خوا نەگیراوە ئەمە یوجیب المضطر إذا دعا ويكشف السوء ینی بەس خۆی ئەئیلاهم مع الله کەس نییە لەگەڵەوە بەڵێ دەستچاو خۆش جەناوی مامۆستاگەڕێنەوە لای بەڕێست ئەچینەوە لای کاکە شکۆ بە خێر بێن ئەم ڕۆژمان دوومان کردن یاخوا بە خێر بێن چیت بۆ حازر کردین بۆ ئەمڕۆ وەڵی ئینشاءڵڵا خوای گەورە لێمان قبوڵکە سێبەرەم یەکەم حازر کردووە دیوادارم بەرهەمەکان بە جۆرێکن کە بۆنی ماتەمینی و خەمی پێوە نەوێ ئینشاءڵڵا دام بەڕاستی لەسەر و قورئان خوێندنەی کاک ڕێباز خوێندی کاک زانیار حەزم کرد تەوزیحێکی بەسیط بەم دەربارەی ینی کورد و مەقامات کە چەنە زیرەک بوون لە هەڵبژاردننی مەقاماتی جەژنە ینی سەو مەقامی کە هەڵبژێراوە
بۆ قورئانی جەژن کاکە زانیاری شەزانێت پێوترێ مەقامی عەجەم. مەقامی عەجەم یعنی مەقامی فەرەح یعنی دڵخۆشی. جوانە. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. يعني نشو المقامي هو بجيرن مقامي خمو خفت به مقامي بولنا صدابه جاتو بمقامه اشتبو حازم والله هم مقامه بو قرآنك خوش فرمون. بسم الله. لو روج ورو إشتوتو راودلي من هرچن أقرم بسروشين ما ودلي من لو روج ورو إشتوتو راودلي من هرچن أقرم بسروشين ما ودلي من أخو بچشا خيك وقير ساودلي من يا أخو بچدا خيك وسو تاودلي من يا أخو بچدا خيك وسو تاودلي من لو روج ورو يشتوتو راودلي من هاتشان قرب بسروشين ما ودلي من أوهم دمي غام خوار نديمي من يا رب أو محرمي أسرار قديمي من يا رب أو جوهري شهوار يتيمي من يا رب كوتو تجبح ريك وخن كاوضلي من كوتو تجبح ريك وخن كاوضلي من لو روج ورو يشتوتو راودلي من هرشان أقرب بسروشين ما ودلي من أو سين الغش خالية أو برقكينا أو خادم شرعي نبوي وميلة دينا معلوم شو أبو خزمتي سالار مدينة وأمزاني كفوتا ونفوتا ودلي من وأمزاني كفوتا ونفوتا ودلي من لو روج يشتوتو راودلي من هرشان أقرب
شوێن ماوە دڵی من ئەی سەیدی سەرداری من ئەی ئەحمەدی مختاری من ئەی سەیدی سەرداری من ئەی ئەحمەدی مختاری من سلام لسر تو یاری من شفیع و شور سواری من ای سیدی سرداری من ای احمدی مختاری من سلام لسر تو یاری من شفیع و شور سواری من لطفي بفرمسار ورم شفيعي روجي محشرم لطفي بفرمسار ورم شفيعي روجي محشرم هر تو إلى قرما سيبرم شهي عالم سواري من هر تو إلى قرما سيبرم شاهي عالم سواري من أي سيدي سرداري من أي محرمي أسراري من أي أحمدي مختاري من صلاة لسارت وياري من يا رسول الله صلى الله عليه وسلم دەنگە ناڕسێ کاکەشکۆشیان هەر بمێنی دەست خۆش بێ سەرارێمە لە خزمە ئەوسا ئەندەزار عوسمانە ماشەڵڵا گەنجینەیەکی گەوری لایە لە بەسەرهات و چاکانی کورد و دەتوانین بڵین بەسەرهاتی چاکانی کورد مامەسا ئیتر لە هەموو ئەو بوارە جیاوازانەی کە هەن جەنابەت بە تایبەتی لە ئیستیقامەت و دامەزرایی و حتا لە سەرمەرگا کە چۆن خۆی گەورە نوتقی شەهادە و هەروەها بینینی مشاهدەی شوێنی خۆی حتا زانینی هەندێک جار خواخسوێتی دڵی کە پێی پیشاندراوە کە ئەجەلی کەیت ئەمە لە نەتیجەی هیدایەت و ئیستیقامەت دروستە بێت حەزەکەین چەند نمونەی لەوانەمان بۆ واسکەی مامۆساگە لە کتێبەکانە زۆرم باس کردو و بەردەوامیش وەکو اختصاسێکی لات و ئێستا من لە بواری فقه هەرگیز قسە ناکەم لە بواری مەسەلەن ئەو شتانی ترا هیچ ینی مەسەلا چۆن دکتۆری پسپۆڕی جەنابی دکتۆر عەبدولواحیدە ویست لەم ساڵانە بەرنامە تەقدیمکا وتی وەڵا نازانم لەسەر خوشوع لە سەڵاتە قسە بکەم یان لەسەر شتی پزیشکی وتم وڵی خێرە دەگا ئەوە واز لێبێنە بۆ ئێمە من و هەر مامۆستایەکی دەربین باسی ئەوە ئەکەین بەست تۆ باسی تووبەکەمان بۆ بکە بەرنامەی ئاخۆنابیننی ئینکرد کە زۆر زۆر جوانە حتا گەنجێک پێ وت کاک دکتۆرەزانی من بەچی خوا هیدایەتیام بە ئەڵلقەیەک باسی قژی کردبوو من خۆم ئەڵلقەی وایە دوو جارم گوێ لێ بۆ سیر کردووە کە زۆر گەورەیە مەبەستم ینی هەر کەس اختصاصی خۆی جا ئەو مەسەلەیە سپاس بۆخوا من ئیتر خوا ئەینێرێت یانی خوای گەورە خۆی ئەمانەیەتە بەردەسم زۆر کار لە خۆمەکەەوە دوایش کە باسیەکەین لە کۆن و نوێە لە وڵاتانی غەربیە لە لای خۆمان ئەوانەی کە دامەزراو بوون بوونەتە مای خێر و هیدایەت بۆ خەڵک مەسەلەن شەوەی لەگەڵ کاکشی عوسمانی شێخ محەیدین قسەمانە کرد کە هەر تەکێ خۆتان دۆستی یەکەن زۆر شتیلا بوو وتم کاکە بۆم بنێرە با بڵاویکەینەوە مەسەل باسی مامی باوکیەکە کە عەبدوڵای ناوە مامە عەبدوڵڵا ئەمە تۆ وەرە لەم 60 ساڵ لەمەوە پێش بیت لە ناو قەراخە مناڵەکان کۆکەیتەوە مناڵی بێباوک بە تایبەتی ژنێک مناڵەکەی نەئەنارد ئەید وەڵا بۆی دار و چیرکەوشتمان بۆ بێنە ئێوە من دارەکەتان بۆێنم با ئەو بێ بخوێنێ دەرسی پێوتن ئیتر ئەم پیاوە باشە خزمەتێکی زۆری کرد کە یەکێ لە قوتابیەکانی مامۆستا مەلا عەبدوڵڵای مزگەوتی گەورەیە یەکێ لە قوتابیەکان
ینی ئەم بۆتە مای هیدایەتیان بۆتە مای ئەوەی کە ئەمانە پێ بگەن کە دەورێکیان ببێ. شتێکی مامۆستا مەلا عەبدوڵای گێڕایەوە زۆر جوان بوو، کاریگەر بوو، هی سلەیمانی کە خێرەکەشی هەر بۆ مام عەبدوڵا ئەنووسرێ، وتی حکومەتی بەعەس زەویت دابەش کرد بوو ئەمانی کە لە زەرگەتەی کۆنەوانە بەسەر مامۆستاکان و خەڵکی ترە، ئیتر معاملەکەی نەیەتوانی وەری نەگرێ، وابزانام 6,000 چەندی تێچوو بوو. دوای ئەچی ئەپرسێ ئەمە ئەرزی کێ بووە کە حکومەت لی زەوت کردووە، ئەڵێ کاکەوە ئەرزەکە 6,000ەکەم بەرەوە من ئەرزی تۆم ناوێ، بۆ من حەڵاڵ نییە. ینی وەرع تا ئاخر دەرەجە ئەمانە ئاوا بوون. ئەم دینە بەڕاستی هەوڵ و کۆششی ئەمانە لە قەراخ و ئەوە لە بیارە و ئەوە لە شوێنەکان بەڕاستی ئەمە کۆڵی نادیدە ناکرێ. ینی یەکێک ئەمڕۆ گەنجێکێت وەزانەیە تر دین ئەم هێناوێتی ئەم وڵاتی ئێمە کە خەڵکەکە نەخوێنەوار بوون و جوتیار بوون و زروف و زمانی ئەم وڵاتی کوردستان و ئەمانە ئەمانە بە نانەسکی و بە وەزعانی کە بەسەریان تۆ جەنابی باوکە کە لە خزمەتیا بووم ئەو حادیسەی خۆی گێڕایە کە فەقێ بوون و کە چوونەتە دێ و دەیەک و لەوێ علاساس پێشنوێژی ڕەمەزانیان بۆ بکەن و نیان کردووە و حتا تۆمارم کرد ئەوە زۆر من متاسیر مخوای گەورە دەرەجاتی عالیکە دوعای خێری بۆکەیت. ینی ئەمە بەو ناڕەحەتی و بۆ نەبوونیە و ئیتر کە لە هیچ دێ هینیان ناکەن، ینی تەنانی ئێوارە کە ڕۆژوو بەڵێ ڕۆژوو بشکێنن کەسییان نایەتێ، ئیتر گرانی بوو و خەڵکیش ئاوا ناحاڵی بوون تا چەند لە دێک مەجموعەیەک بڵێن پۆلیس و ڕەنگەشتی ئاوا حکومی لە ماڵێک داوت بوون ئەمانیشە چن ئیتر کابرای مەسئولیان ئەڵێ ئەوەی بۆ پارشەیەمەتاندانەوە بیان بەمان بابی خۆن. ئیتر دوای قسەیەک بۆ باوکی جەنابی باوکی مامۆستا شێخ سەمیع باسەکە ئەڵێ ئێوە وەکو بڵێ لەسەر ڕێبازی کێن، ئێوە بە تەمان چی بکەن، کاری پێغەمەرانەکەن، ئەڵێ بێ چاوەڕێ ئەمە بن. مەبەستم بەم ناڕەحەتیەوە کە فکری کۆمۆنیستی لە وڵاتانە بڵاو بۆ مامۆستاکانی هەڵەبجە ئەڵێ چوین ئەم دێ ئەو دێ بگەڕین خەڵک وشیارکەنەوە، ئەڵێ وەڵڵاهی بە چەند مامۆسامان لە چاخانەیە لامانە پارەی نامچایەکمان پێ نەبووە، ئاوا بە نانەسکی و بە نەبوونی و بەم وەزع ئەم دینیان گەیانوە. ئەنجا ئەم مام عەبدوڵایە کە مامی باوکی کاکشە عوسمانە ئەڵێ دوعای کردووە خوایە لە شوێنێکا بمرم کە ئافرەت و شت لە دەورم نەبێ خێزان و ئەمانە بیکەن بە شیوەن و گریان و ئەمانە من نەتوانم تەلقینی خۆم دابم و یاسینی خۆم بخوێنم. ئیتر لە دەشتا خەریکی فەلاحەت و زەرعەت و درەوە بێچی بن مارێک پێوەیە کە مارەکە پێوە زانی ئەمرێ ئەڵێ وازم لێ بێنن دەزنوێژە شو دوڕکان نوێژەکە و یاسینی خۆی خوێنێ و وەفاتەکە خوا ئاواتەکەی نێتە دی. ئەم مەشادانە کەمە باسی ئیبراهیمیەتەم و مالیکی کوڕی دەینار نازانم کێوکیەکەین ئەمەی ئێمە لەوان کەمتر نییە بڕاستی. ینی ئێمە مێژوێکی دینداری پڕشانازیمان هەیە ئەو پیاوە گەورانەی کە بوونەتە مای هیدایەتی خەڵک کە ڕێنمایی خەڵکیان کردووە حتا خۆی گەورە هەندێک کەراماتی یاونەتێ بۆی خەڵکەکە عقلی لە چاوێتی دوعایان کردووە بۆ خەڵکێک خواشیفاییاون بەعزێشتیان و تۆ هاتوت لەدی بۆ ئەوەی خەڵکی زیاتر شوێنیان بکەوێ. لە ئەمە لای خۆمان لەم ڤیددیوەکە کابراایکە ناوی حسێن بووی نییە خەڵکی میسرە لە شاری بەرلینی ئەڵەمانیا دانیشێ ئەڵێ 15 ساڵێک لەمەو پێش اختصاسەکەشی ماستەری هەیە لە هینە لە عیلمی نەفسە ئەڵێ چەند ساڵێک لەمەوە پێش لە بەرلینەوە ئەمیست بچم بۆ فرانکفۆرت ئەڵێ کە ئەمیست بچم بۆ ئەوێ لە باقیتار لە قیتارەکە ئافرەتێکی محەجەبە و مناڵێکی جوان دیار بوو ئەجنەبی بوو ئەڵێ لەگەڵیانە ڕێگاکە زۆرە و کەوتینە قسە ئافرەتەکە محەجەبێکی جوانی ئەجنەبی باسی هیدایەتی خۆی کرد وتی من تا 18 ساڵ لە ماڵی باوکمەوە ئیتر دوایەوە کە جیابێت و چۆتە شوقەیەکە و لەگەڵ ڕەفیقی خراپە و هەرچی خراپە کردوێتی لە تلیاک و لە عارەق و لە چی و لە چی ئیتر سەرگەردانێکی تەواو. ئیتر ئەڵێ ڕۆژێکیان هاتمە دەرەوە لە شوقەکەم شوقەیەکی دراوسێمان گەنجێکی مەغریبی بوو وتی ئاراوسە با دیارەکە بەمێ چوو قورئانێکی تەرجومەکرای ئەڵەمانی بۆ هێنا ئیتر وەرم گرت و میش خسمەت چەکمەجەیەکە. ئیتر دوایەوە ئەمەنە بێزار بووم لە ژیان ڕۆژێکیان دەماری خۆم بڕی بە هیوای بمرم
وتی برادێکم ئەمە ڕەفیقەکانی کە کۆبنەوە کلیلی پێ بوو کاتول دەرگایان نەمکە زانین بوشی لە ماڵم هاتە ژوورە و ڕێگەنی ڕزگاریان کردم. دوای ئەوە جاری تر ویستومە محاولی خۆکشتن نەمکوژوەتی ڕۆژێک مهم عراقم لێ بڕابوو ئەگەڕام بەڵکو لە شوێنێکات دام نابێ بەڵام پێش ئەوە زۆر بێتاقەت بووم لای پەنجەرەکەەوە دانیشتم 3-4 شەو بوو نەخەوت بوو ئیتر حاڵەتی زیاع و ونبوونی تەواو وتی وەڵا خەوم لێکەوت پیان وتم کتێبەکە بخوێنەرەوە 3 دانەجار کتێبی چی هەر بیرم نەماوە لەو وەزعا وتی وەحەسە گەڕام بە دوای عراقوشتە وتی چەکمەجەکەم کردەوە بینی ئیتر سەرنجی ڕاکێشام 1 هەفتە هەموویم خوێنەوە ئیتر ئەڵێ بۆ مای هیدایەتم ئیتر بۆم بەم حەجەبێک کە ئێسا ئازانیت و شوم کردەوە بە مسلمانێک و الحەمدولیلا بۆ یعنی خوای گەورەی میهرەبان ئەم ئافرەتە ون بووە ئەڵەمانیە ئەبینێ کە سەرگەردانە پێویستی بە هیدایەتە دەسی بگرێ خۆی ئەمەی بۆ ئەکا بە سەبە ئیتر کەسی وا هەیە مەسە بە دیمەنێکە بینێ کەسی وا هەیە گوێی لە قورئان خوێنێکە تاسیری تێکای کەسی وا هەیە مەسا بە خەوێک بە نەخۆشیەک بە هەر شتێ لەم شتانە جوانە جنای مامۆستا ئێمە ینی دەواازی زۆر باشمان هەیە بۆ وەکو مسلمانەڵە بۆی زیاتر ینی ئیسیقامەمان هەبێ لەسەر ئەو هیدایەتی خی گەورە زیاتر برەوی پێ بدەین مەسەلەن ئێمە هەر لە نوێژەکانە بنمونە هەمیشە دوعامان یەکێک لە ناو سوڕۆی فاتیحاڵین ئیهدینە الصراط المستقیم ینی بێهۆ نیە خی گەورە ئەم ئاەتەی کردوتە ناو سوڕۆی فاتیحەوەکە بێ ئێمە ئیماندار هەمیشە لە نوێژەکانمانە بپارڕینەوە بڵێن ئیهدینە الصراط ئەم سڕەت چییە جنای مامۆستا ئەبێ بەردەوام ئێمە ئەم ئاەتە بڵێینەوە داوا لە خوا بکەین ئەم پاڕانەوەی بکەین خوا هیدایەتمان بدە خۆ هیدایەتیش دراوین ئەو نیە نوێژەکەین بەڵام بۆ بێ ئەمە بڵێینەوە حەزم لەو حەزەکەم ئەو سڕە بەڵێ دەرخین خۆی هیدایەت هەچی ژیان و قیامەتی ئێمە لەسەر ئەم هیدایەتە وەستاوە ئەم هیدایەتە ئەمەندە گەورەی کە دوایی ئەڵێن الحەمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله ئەمە دوایی تێگەی کە تۆ پێگە خەیتە باشتەوە کە تۆ لە سرە مەرگای ئەزانی خی گەورە چ چاکەیەکی لەگەڵ تۆ کردووە کە هیدایەتی یاوی ئەم هیدایەتش ئێمە بەشەر لەبەر ئەوەی ئیمان زیاد و کەمەکە لەبەر ئەوەی کە ئەم ژیان و کاریگەری دەوروبەری لەسەری زۆرە پێویستی بۆی دام ئەبدەیت بێتەوە تازە بێتەوە و کۆمپیوتەر چۆن ئەبدەیت یەکەیتەوە ئەمانە ئیتر جاری وای پێویستی بە فۆرماتە بێ فۆرماتیکەی بەڵام ئیتر خی گەورە ئەمەی لە نوێژە داناوە بۆی هەمیشە ئەم کەسە تازە بێتەوانێ و داوای هیدایەتکە کە ئەمەش هیدایەتی تەوفیقە هیدایەت کە دراوین بەڵام پێویستمان ئین ئورید و ئیلا الإصلاح ما استطعت وما توفیقی إلا بالله تەوفیقمان لە خواوەیە هەمیشە ئێمە ئەبێت داوا بکەین لەو بۆیە مەسەلەن کە ئەڵێن کەسێکی خواناس و عاریفە ابن عطای سکەندەری کە لە حیکەمەکانی ئەفەرمێ وەکو چی وایە ئەفەرمێ وەکو ئەو وایە ئەم بڕوادارە هەمیشە لە حاڵەتی ئیستیرارایە هەمیشە هانا ئەبا بۆ خۆ چونکە ئەزانێ هەناسەیەک بەبێ ئەو نادرێ ولا تكلني إلى نفسي طرفة عين ولا إلى أحد من خلقك ئەڵێ وەکو چی مەسەلەن کەسێک هەموو تەمەنی کوڕێکی هەیە 30 ساڵە گەورەیەکە هەموو ئاواتی ژیانێتی گورچیلەکانی لەسەر وەستانە و ئیتر نازانێت سەرکا بە کۆشی کیا چەند دەفتەری چێ 2-3 دەفتەری پێچ ئەگەر گورچیلەیەکشی دەستکەوە بۆی ببێ ئەچێ بۆ لای هەر کەس ئەڵێ نییە پارەکە زۆرە و خەڵک نیەتی یەک کەسە مێنێتەوە یەکێ بڵێن لە دەوڵەمانکانی شار کە ئەچێ بۆ لای تاقە هیوایەتی چۆن هانای بۆ ئەبە ئانی ئیتر بە جۆرێک کە ژیان و خۆشیەکەی کوڕەکەیتی ڕزگاری بێ ئەم هانابردنە کە تۆ لە حاڵەتی ئیستیرارای بڕوادار دایم وایە بۆ خوا چونکە ئەزانێ ژیان و مردن و ڕزق و هیدایەت و هەموو شتێکی لەوە هەموو کات ئالەویایە ئەها بۆی جواب بدرێتەوە ئەفەمە یوجیب المضطر إذا دعا وی لە حاڵەتی ئیستیرارەکە جوابی شەدرێتەوانێ هەموو دەرگاکان داخل دەرگای ئەومێنتەوە و ئەنجا
ئەم کەسە ئیستقرار و هێمنی و خۆشیەکەی لەگەڵ خوایە لەگەڵ ئەوە قەرارەگرێ لەبەرەوە خۆشترین کاتی مناجات و کاتی عیبادەت و ئەمانەیە جا ئەمەیە یعنی ئێمە ئەگەر خوای گەورە هەمیشە پێویستمان بە لوتف و کەرەم و مەرحەمەت و شیفا و پاراستن و هەموو شتێکمان لەوەیە لەبەرەوە لە نوێژیشە خوای گەورە کە بە حکمەتی خۆیاتی خۆیەوەی بۆ داناوین بۆی هەمیشە چامان لە قاپی خوا بێ کە هیدایەتمان بە کە یارمەتیمان بە کە کارمان بۆ ئاسان کە بەڕاستی لەم ژاوە ژاوی دنیا و لەم هەموو بەڵاو مصیبەتە و ئەمانە ئەگەر خوانە بێت چی ئەتپارێزە هەر هەواکە چی ڤایرۆس و میکرۆبیتیایە هەر بەڵاو مصیبەتەکە ئەبارێ ئەگەر خوای گەورە نەبێ بەڕاستی کە بەڵاو مصیبەت لێلابە بەڕاستی ئینسان زوو تیاچێ وەڵام من یەک پرسیارم ما بوو لە مامۆستا ئەگەر مەجال دەرێنەرەڵە کاتان نەماوە بەڵام لە خزمەتە مامۆستا جنابتان زۆر خەریکی بەرهەمەکانی کاک ئەحمەدی شێخە بن و خەریکی بوون کاک ئەحمەوەکو کەسێک کە زۆر خەمی هیدایەتی خەڵکی بۆ لەم وڵاتەیە لەم نیشتیمانەیە ئەو مەکتوباتانەی کە نووسیوێتی چ کاریگەریەکی هەبوو بەڵێ ئەو کەسێکی من بە قەناعەتی و تێگەشتنی خۆم کە 53 ساڵە لەم سەحوە مبارەکە قەناعەتی تەواوم هەیە کە خوای گەورە خەڵکێک بە پێی پێویست ئەنێرێ لەو شوێنە ببێتە مایهیدە چکە پێغەمبەران نایەن تەواو دوا پێغەمبەرە ئیتر ئەیان نێرێ حتا کاکشە عوسمان باسی شێخ عەبدوڵایەکی کرد کە پێڵێ خەڵکی باخان بووە لە بزەینیان لەوێ ژیاوە و هینی کردو خێزانی وتێتی بۆ لێرە بین وتێتی من شەو لە خەومە کاک ئەحمەدی شێخم بینیوە گۆچانەکەی لای سرم دانا وتێتی تۆ لەوێ ئەبی و لەوێش وەفاتی کردووە یعنی ئەمە چی لە باخانەوە ئەم زانایە هەڵەگرێ بۆ بزەینیان بۆ ئەوەی کە لەوێ پێویستە خزمەتکە کاک ئەحمەدیش لە کات و ساتێکی خۆیان چۆن خی گەورە لەبارەی موسا و فەرمیەوە جئت عەلا قەدەری یا موسا لە قەدەرێکی تایبەتیە هێناوێتی بۆ ئێرە بۆی ئەم میلەتە ئێمە لێرە پێویستێتی لەوێ خزمەتی خۆی بکە مامۆستا مەلا باقری باڵک لە باڵک وە لای مەریوان خەڵکی لە پێنجینەوە چن بۆ لای ئەڵەمە مەلا محەممەدی پێنجینی وەفاتی و بەشکم بێ بۆ ئەوێ ئیتر ئەمیش ئیستیخارەکە نابێت ساحەکەی خۆی جێبێڵێ ئیتر ئەڵێ ئیستیخارم کرد و شەو لە خەومە بە هەنگاوی هاتمە مزگەوتی گەورە کە هاتمە مزگەوتی گەورە کاک ئەحمەد 100 ساڵ لەوە پێشوفاتی پاڵیاوەتەوە بە مەرقەدەوتم یا شێخ ئەمەوێ بچم بۆ پێنجوین هاتوون بە دوامە لە باڵکەوە فەرمووی لە شوێنی خۆ بمێنەرەوە وتم آخر لەوێ ڕزقم باشترە خەڵکەکە زیاتر خزمەت نەمەکەن فەرمی خوا ڕەزاقە چی بکەم بە هەنگاوی چوومەوە باڵکو و دیسان قەناعەتم نەبوو گەڕاموتی سوبحان الله ئینسان عەجوولە وتم یا شێخ ئەترسم ڕەزاشا عەزێتم بە وتی ناماقۆڵێکە نایبەلاتە چی بکەم وتی تۆ لەو بەر مەئموری خوای لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو ئومەتە بێسەر مەکە تۆ سەری بۆیان بەجێیان مەهێڵە ئەمە زۆر مهمە ئیتر وتی بۆی برزانی ئەمە خەونیە ڕاستە ئەها سری دێکەیکەیتە چاوتی ئاسێرکە وتی بلای بوو سێرم کرد شتێک لەو بابەتە دووربینێ خێزانم شیریا بە مناڵەکەی لە بێشکە هەنێ قسەمان کرد لە دیمەنەکەمە بینی دوایش وتی پیاوێک کێبارامیە مامۆستایەک هات هەنێ قسەمان کرد وتی کە خەبەرم بۆ ژنەکەم شیریا بە مناڵەکەمان قسەمان کرد دوای نان خواردن ئەو پیاوەشە ئەمە یعنی تێگەی کە ئەمانە چرای هیدایەت بوون هاتۆ بیری کردو تۆ ئەم کووردە داماوە نەخوێنەوارە کتێب نییە چاب نییە چی بکە مەکتوباتی بۆ نووسی کە مامۆستا مەلا عەبدولکەریم 4 بەرگی کرده بوو ئیتر لە ڕێی مامۆستا محەممەد عەلی قەرەداغیەوە خی گەورە جەزای باتەوە ئێمە مەختوتەیەکم دەستکەوت کە لە دار مەختوات سەدام هێنای کاگلهۆن بەرگێکی تری دەرکرد جا ئەوەی خۆشە کە مامۆستا محەممەد عەلی قەرەداغی وتی مامۆستا مەلا عەبدولکەریم دوعاکەڵێ خوای ئەگە کاک ئەحمەدی شێخ بەمەی من بزانێ ئەبێ چی بڵێ وەڵا لە خەوە کاک ئەحمەد دەبینی ئەڵێ من مەکتوباتم 50 دانەی من تو خۆی 99 ئەویش فەرمێت دەست خۆش بە ئیشەڵا هەمووی تەواوەکرێ بەرگی پێنجەم من سەبەب بووم بۆی لە ڕێی کاگلهۆنەوە و مامۆستا محەممەد عەلی قەرەداغی خوا جەزای باتەوە ئیتر ئەوە پێنجەمیش کرا ئێستا ئەو مامۆستا دکتۆر سەباح بەرزنجی و لەگەڵ دکتۆرایەکیمان هەیە لە بشرا کەس نەزانانی خەریکن ئیشەڵا هەمووی تەواوکەنەوانی و ئیشێکی گەورەیە کاک ئەحمەد خەمی هیدایەتی بووە
بۆیە بە خەڵکی سلێمانیڵێ لە مەکتوبێکە یعنی باوکم چ خزمەتێکی کردوون ئەیکەم بەتکاکار لە خزمەتتانە ڕجاتان لێکم وەرن با من بێم قسەتان بۆکەم بۆی لە قیامەت ئاە خەم نەگرن نەڵێن قسەی بۆ نەکردی ئەمە خەمە کاک ئەحمەد کە خەمێتی ئەو خەڵکی سلێمانی ئەویست بچێت لە چاخانەکانە قسەیان بۆ خەڵکەکە بکە بەداخەوە خەڵک گوێی لێ نەگرتن کە لە کاتێک ئیمانبەنە ئەچۆ چاخانەکان بۆ خەڵکی میسری گویان بۆ گرت بۆ مای هیدایەتیان هەمان تەجوبە کاک ئەحمەدی شێر ویستوێتی لە قاوەخانەکان و لەو شوێنانەی کە چیرۆکی تیاگەڕێتەوە وسە تەلەڤیزۆن و رادیۆشت نەبووە چێ قسەی خێریان بۆ بکە دەی خەڵکەکە وەری نەگرت بەوەشەوە کۆڵی نەیەوە کە الحەمدولله دەوری خۆی بینی خوا جزای بات خۆش جناوی مامۆستا کاتمان هیچ نەماوە حەزمانەکە بچینەوە لای کاکە زانیار بەس هیچ کات نەما کاکە زانیار گەرنمان نازاکە جناوی مامۆستا سپاس زاباتە مادومان کرد قوربانگیان مامۆستاجان لێرەوە کاکە زانیار عەزیێتماندا بورە سەر چاوەکەم براکیان چاو یا شێخ با ئەمەد بۆ بێنم وڵی بیرم چ خۆم حەزم نادا چ بوویتە ناو قوڵایی بابەتەکەەوە دەسە خۆش بێخوا کاکە شکۆ کاتمان زۆر کەمە چکە یا شێخشە بێت دوعا بکە شتێکی کورتیکەت حەزرە والله ئینشاءڵڵا لە خزمەتانە ئەگە کورتیش نییە کورتیکەوە کاتیشمانە بێ هەبێ بۆ دوعاکانمان باش ئینشاءڵڵا كل القلوب إلى الحبيب تميل كل القلوب إلى الحبيب تميل ومضي بهذا شاهد ودليل أما الدليل إذا ذكرت محمدا أما الدليل إذا ذكرت محمدا فترى دموع العارفين تسيل هذا مقالي فيك يا شرف الورى هذا مقالي فيك يا شرف الورى ومدحي فيك يا رسول الله قليل هذا رسول الله هذا المصطفى هذا لرب العالمين دليل حبيبي يا حبيب الله حبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي نور عرش الله 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 بهاري زندگی وجواني بعشقي توسوتاوا بسيني اقرين مدا بزانا تيني هناوا الله الله حبيبي يا حبيب الله حبيبي
خير خلق الله حبيبي نور عرش الله حزاك دايم لا تبم خادمي روزة ودار قدبم هتا غارخي براكات بم لليتو يا رسول الله 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 حبيبي يا حبيب الله حبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي نور عرش الله لا بيخوت قر سؤالك كشونا حال صيحتي لتاوي عشقي في غنبار نما وهيز قوتي يا رسول الله يا حبيب الله روحنا فداك يا خير خلق الله خوازاوات يا ربي عزيت من داي دسشاو خوش يا شيخ من چەند دێڕێکی کورتم حازر کردووە و ماڵ ئاوایی لە بەرنامەی کوڵستان ئەوێت خەجاڵەتم وتم یا شێخ لەوەیە پەخشانێک حازر کە وەڵاهی دەنگم نەیە کرد ئیتر حەزم نەکرد بۆ دەنگەوە بیخوێنم دواتر ئەگەڕێنەوە لای تۆ بۆ دوعاکان ئازیزانم شتێکم نووسیوە ئەمێ بیخوێنمەوە بۆی هیچ وشەیەکی لە دڵەوە نووسیومە یا شێخ هیچ وشەیەکی لە ماوەی ئەو 30 ڕۆژەیە کە بەرنامەمان پێشکەش کردووە لە بیرم نەچێ تێڵخایی نەیڵە ئەیە و دڵانەی تینووی ڕەحمەت بوون ئەیە و چاوانەی کە لەم 30 شەوەدا لەگەڵ تیشکی ئیمان پێکەوە گەشاینەوە ئەمشەو باخی گوڵستان دوایین شەبکە گوڵی خۆی پێشکەش بە ئێوە کرد وەک چۆن مانگ ماڵ ئاوایی لە ئاسمان دەکات و خۆر جێگەی دەگرێتەوە ئاواش ڕەمەزان بارگە و بنەی دەپێچێتەوە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا بۆنی ئەم گوڵستانە لە ناو ڕۆحماندا دەمێنێتەوە ئێمە لێرە لەم سەکۆیەوە تەنا ویسمان پەنجەرێک بین بەرەو ڕووناکی ویسمان پێکەوە تۆوی متمانە بە خودا بچێنین و بە ئاوی نزا گەورەی بکەین ئەم شەو کە دەرگای ئەم باخە دادەخەین مەبەسمان نییە کۆتایی بە گەشتەکە بهێنین بەڵکو دەمانەوێت ئێوە هەر یەکەو بۆ خۆتان ببنە باخەوانێکی لێهاتوو هەر یەکە و لە ماڵ و دڵی خۆیدا گوڵستانێکی بچکۆلانەی ئیمان دروست بکات خودایە سپاس بۆ ئەو 30 ئێوارەی کە نەتواینەوە لە بێدەنگیدا خودایە سپاس بۆ ئەو دڵانەی کە بە وشەیەک بە ئایەتێک یان بە ئامۆژگاریەک لێرەدا دووبارە ژیانەوە ئازیزانم ئەگەر گوڵستان لێرە تەواو دەبێت با میهرەبانی لە دڵتاندا بێ کۆتایی بمێنێتەوە ئەگەر شاشەی پەیام ئەم شەو ماڵ ئەواییتان لە بەرنامەی گوڵستان لێ دەکات با نووری ئیمان لە چاوانتاندا هەر بمێنێت بۆیە پێتان دەڵێن لە گوڵستانەوە لەگەڵ هاوکاری عزیزم کاک شێخ فاتح ماڵ ئاواییتان لێ دەکەین ماڵ ئاواییشمان بە دوعاکانەوە کۆتایی بە بەرنامەی گوڵستان هێنین بەو هیوایی ڕۆژ و تاعەت و عیبادەت و کردار و گفتارمان لەم مانگە
لای خی گەورە قبول بوو بێت انشاء الله وەرزەوەت یاخوا دەست خۆش بێ مۆسەلا سەلامت گەیش خۆی گەورە پاداشتە باتەوە قوربانم یاشە خۆی گەورە لە ئێمە و لە هەموو ئەم برا عەزیز و خۆشەویستانە لە کەناڵی ئاسمانی پەیام میوانە بەڕێزەکان هەموو ئەو خوشک و برا عەزیز و خۆشەویستانی کە بە بەردەوامی گوێویستی وە بینەری ئەم بەرنامە خۆشەویستە بوون دوعای خێران زۆر بۆ کردوین من بە خوشکان و برایانمان لە ئەوروپا بەڕاستی یعنی بە فۆیس بەردەوام ئاگاداریان کردوین کە چەند دڵخۆشن بەم بەرنامەیەوە سەلار لە الحەمدوللا لە کوردستانی خۆشمان وە دیارە لە ڕۆژهەڵاتیش بەڵام دەنگی ئەوان ناگا بێمە ئێستا خۆی گەورە هەموو لایەکیان بپارێزێ انشاء الله و لەگەڵم هەموو براز و خۆشەویستی کە بەڕاستی کامێرەمان و دەرهێنەر و مۆنتێر و هەموو هەتا دەنگ و کاکە ڕێواز خۆی گەورە پاداشتیان بەشی سۆشیال میدیا و هەموویان بەڵێ هەموو بەشەکانی کەناڵی ئاسمانی پەیام سەرقاڵی هەموو بەرنامەکانی ئەمە بوون ئێمە تەنها ئەوە ناتوانین بڵین خوا پاداشتیان باتەوە خۆی گەورە خۆیان ماڵ و مناڵیان ژیانیان محفوظ بکە انشاء الله حەسەنەی دنیا و ئاخرەت و ڕێژە بەسەریانە دڵخۆشیان کا لە دنیاش و لە قیامەتیش انشاء الله ئێمە بەداخەوە کە کۆتایی مانگی ڕەمەزانە و کۆتایی دوعاکانیشمانە کاتێکی زۆر کەممان ماوە دوعاکەینەوە پاڕێنەوە و کۆتایی بە بەرنامەکەین بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار يا ربي يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين عفو من كول من خوشبا ئەممانگی ڕەمەزانەمان لێ قوبوڵ بکە شەوەکانی قەدرمان لێ قوبوڵ بکە یا ئەرحەم الراحمین زیکر و تاعات و بەخشین و هەر کارێکی خێرمان کردووە بە فەزڵی خۆت لێمان قوبوڵ بکە بە ڕەحم و بەزەیی خۆت وەری بگرە یا ڕەب یا ڕەبی خوایەکیان هەرچی موسڵمانێ دوعا و پارانەوەی هەیە ئێستا لە ڕابردووە لە داهاتووە لە هەر داوا و مەطلەبێکی هەیە لێ قوبوڵ بکە وەری بگرە تۆ خوایەکی دەوڵەمەندیت خوایەکی هەموو احتیاجاتەکان جێبەجێەکەی کەس هیچ شتێک ناکە ئیلا تۆ نەبێ یا ڕەب تۆ غەفوری تۆ ڕەحیمی تۆ کەریمی خوایە لێمان خۆش بە خوای گیان لەم تەنگی ئێوارە و لەم کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزانەیە لێتە پاڕینەوە تو گەورەی خۆت تو گەورەی ئەسمائی حوسنات یا ڕەب العالەمین تو گەورەی هەرچی خاترداران هەیە یا ئەرحەم الراحمین کە لای تۆ خاتریان هەیە یا کەریم یا الله عەفومان کە و لێمان خۆش بە یا ڕەبی خوایە قورئان بکەیتە بەهاری دڵمان بکەیتە ڕۆشنایی ڕێمان بکەیتە ڕێگەی پردی سیراتمان و ڕووناکی پردی سیراتمان بکەیتە شەفاعەتکارمان لە ڕۆژی مەحشەرە یا ڕەب عەفومان کە و میهرەبان بە لەگەڵمانە یا ڕەب خۆمان و ماڵ و مناڵ و دایک و باوک و خوشک و براکانمان بپارێزە شەوەکانی قەدرێ بە نەسیب کردبین یا ڕەب العالەمین شەوەکانی قەدرێ بە نەسیب کردبین هەر خوشک و برایە لە هەر چوار پارچەی کوردستان و لە هەروەها لە دەرەوەی وڵات لە هەر شوێنێک هەر دوعا و پارانەوەیەکی هەیە ئەرحەم الراحمین دوعاکانیان گیرا بکە و عەفویان کەولیان خۆش بە میهرەبان بە لەگەڵمانە ماڵ و مناڵیان عەفو کە یا ڕەب العالەمین سەرگەردان نەبین یا ڕەبی هیدایەتمان بە زیاتر هیدایەتمان بە بمانگەێنە بە ساڵێکی تری مانگی پیرۆزی ڕەمەزان و شەوی قەدری ساڵێکی تر و ساڵەکانی تریشمان بە نەسیب بکە ئەگەر عومرمان باقی بێت تەوفیقاتی خۆتمان لێ مەگرەرەوە یا ڕەب توفيقمان بە هیدایەتمان بە هەر کارێکی خێرمان بەدەستەوەی یا ڕەب العالەمین بۆمانی ئاسان بکە ئەوانەی ژیانی هاوسەرەتیان دروست نەکردەوە بە کەسی باشیان بگەێنە ئەوانەی ڕزقان کەم ڕزقان واسع بکە ئەم وڵات و نیشتیمانەمان لەم شەڕ و ئاژا و فیتنە گەورەیە ڕزگار بکە یا ڕەب العالەمین عالەمی ئیسلامی ڕزگار بکە یا ڕەب العالەمین لەم هەموو شەڕ و دوژمنکاریەکە بەرامبەری ئەکرێت إله العالمين كافران جولك وظالمان لنا وبر يا رب العالمين يا ربي ولاتان إسلامي ببارز إله العالمين كردستان يمج ببارز لهمو داير كاري وخرافة كاري كجاري كتر أنفال وكيميا باران نكرين وزليلي بردم ظالم كان نبين يا رب العالمين يا ربي توفيق من بو هداية من بو درو من ليبكرو رزقي واسع من بو بني روباراني برحمتي خد من بو زيادكو هزاران هزار صفاصي توكين ستايشي توكين لسرو نعمتي باراني كم صال بود باران دين يا رب رمضان كتر أو كرد يا رب أواج ضل من تراو بكب نعمتي إيمان ورجيران إله العالمين اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين ججنها ملاكتان بيروز إن شاء الله.